بسم الله الرحمن الرحیم. السلام علیکم و رحمة الله و برکاته. سلام و بەرەکەتی خوداتان لەبێ عزیزان و خۆشەویستان لە هەر جێگایەکان. لەوپەڕی خۆشحاڵین کە خوای گەورە دەرفەت و تەمەن و ماوەیدان لە ئاڵقشتری بەرنامەی بەفەڕ بە خزمەتی ئازیزانمان بگەینەوە. خۆشەویستان، خوای گەورە لە قورئانی پیرۆزەکەی خۆیان فەرمێ وئیذا حەکەمتم بەین الناس ئەن تەحکموا بالعەدل. دەمانەوێت لە باسی دادگەری بکەین. ئاخۆ دادگەر چییە؟ ڕوانینی ئیسلام بۆ دادگەر و هەروەها چەند ئەوانەیە کە دەبێت دادگەر بن. کاریگەریەکانی نادادگەری لەسەر کۆمەڵگا بە شێوەشی گشتی لەسەر خاک و وڵات. ئاخۆ ئەو کاردانەوە خراپانە چین کە دەبێت هەمای ئەوەی کە شیرازەی کۆمەلگا و شیرازەی خێزان و هەروەها شیرازەی خاک و وڵات و نیشتیمان دا بمرچێ بۆی کە نادادگەری بەرپا دەبێت. هۆکارەکانی نادادگەری چین و هەروەها کاردانەوە باشەکان ئەوانەی کە دادگەرن و هەروەها ئەوانشی کە نادادگەرن ئەو خاڵە سلبیاتانە چینکەوە وەدی خۆی دێنن. ئێمە دەمانەوێت لەسەر ئەو باسە لە خزمەتی زۆر بەڕێز جەنابی مامۆستا یوسف سیان پێشنێژی وتارخوێنی مزگەوتی حاجی ساڵح بکەین. بەناوی خۆمان و بەناوی ئێوەی عەزیز و خۆشەویستی شەوە خێراتنی زۆر گەرمی جەنابی مامۆستا دەکەین. سلامی خوا دەبێت و زۆر بەخێر مامۆستا. کەوانێن سپاس دەکەین. ڕێستان هەیە زۆر بەخێر بێن، ماندوو نەبن، خوای تۆڕ تەعالا ئەجر و ساوابتان بدا ئینشاءالله. ئامین. زۆر سپاس مامۆستا بەڕێز. دەمانێت سەرەتای پرسیار بۆ دەستپێکەین. ئاخۆ ڕوانینی ئیسلام لە بۆ دادگەری ئاخۆ دادگەری چییە و مەبەستیدا چییە؟ بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه ومن والاه بإحسان إلى يوم الدين. دادگەری هەموو لوق و پۆپی زۆری لێ دەبتەوە ناو کۆمەڵگا لە ناو بەنی بەشەر بە ناو مرۆڤایەتی. ئەوەی زیاتر ناوی دێ و خەڵکانێک هەوڵیان بۆ داوە بۆیان نووسیوە شۆڕشیان لە بەرپا کردووە خۆیان بە قوربان کردووە دادگەری کۆمەڵایەتی بۆ زیاتر. دادگەری کۆمەڵایەتی هەموو عولەمایان ڕەبتی دەکەن بە ئابووری هەم پەیوەندیەکانی کۆمەڵایەتی هەمیش بەندە چی بۆ هەیە وەکو بژێوی ژیان حتا دەگەنە ئاستێک کەوا مساوات لە بینیان دروست دەبێت لە بینی بە ئەندامەکانی ناو کۆمەلگا. بەم نەوعەش ئەمن و ئەمان دەگەڕێتەوە هەم بۆ ساحەی ژیان و هەم بۆ دەرونی ئینسان. ئەو کاتە ئینسان ئیستقرار دەکات، ئەو کاتە ئینسان هەز دەکات کە هەیە و ئەو کاتە دەتوانێت بیر کاتەوە هەنگاو باوێ. تۆ ئەگەر سەیرکەی هەر کاتێک دادگەری کۆمەڵایەتی چەسپابێ هات بێتە ئارە ئەو کاتە سەحوەیەک دروست بووە لە بوارەکان لە علومەکان و هەروەها لە تیجارەت. ئینسان ئەو کاتە دەتوانێت هەناسەیەکی پڕ ئارایم بخواتەوە و خەریکی سیرکردنی پێش خۆی بێ. جەور و زوڵم و ستەم بەرچاوی کۆمەلگا تاریک دەکات، ناتوانێت هیچ ببینێ، ناتوانێت جوان فکر کاتەوە، هەتاکو ئارامی و عەدالەت و یەکسانی نەنیشێتە سەر کۆمەلگا ئەو کاتە بەشەر یا بڵین مرۆڤ ناتوانێت دەوری خۆی ببینی لەسەر شانۆی ژیان. مەبەستیدا چێ لە دادگەری مامۆستا؟ جێڕانەوەی ئاسوودەییە. خۆ دادگەر با بڵین غەدر زوڵم بێزگە لەوەی شتێکت لێ دەخوا لە مادیات یا لە معنەویات یان لە پلۆپایە پۆست ئەوەکو دەبینی کابرایە لە 18 ساڵی خوێندووە زوڵمێک نایەری تەعین بێ دابمەزرێ. ئەو بێزگە لەوەی ئەو مافەی لێ خواردەوە مافێستریش دەخوا هەناوی تاریک کردووە تەنگ کردووە لی شێواندووە نەفسێتی تێکداوە ئینسانێکی سەرەڕۆی لێت چووە تووڕەوتۆند ئینسانێک کە ناتوانانی هەنگاو بنێ بۆ ناو ژیان مەسەلەن ناتوانێ بەسیترین ماف بیری لێ بکاتەوە کە هاوسەرگیریە سەرکە چەند دوو ڕۆی بە پێچەوانەوەش ئەگەر دادگەریەکە هات خەڵکانێک ویستیان لە ناو کۆمەلگادا ئەم چەمکە جوانە
بینە ئارەتت بخێن سیر دەکەی ئاسوودەی دەگەڕێتەوە بۆ دڵەکان بەرەوەی باسی مادەکان بکەین. بەڵێ چێن ئەوانەی کە دەبێت دادگەر بنیان لەسەریان ئەرکە کە دەبێت دادگەری بنوێنن ئاخوانەی کە پیشەدار و پلەدارویان ئەوتە باوچێک لە ماڵیان مامۆساک لە قوتابخانە هەمووی دەگرێتەوە. هەمومان بەرامبەر هەمومان مەفروزە دادگەری بنوێنین هەتا بەندە بەرامبەر خوددا جەل وعەلا ئەنی پەرستنی بەردێک نادادگەریە بەرامبەر خوددا زوڵمە تا لە حەدیثی قودسی صەحە دەفەرمێ ظەلەمەنی عەبدی وما ينبغي له أن يظلمني عبدی من زوڵمی لێکردم نەدەبووایە یان شایستە نەبوو یان نەدەکرا زوڵم لێ بکە بەوەی کەوا شرکی لۆخوا پیا کرد. ئەوە نادادگەریە بەرامبەر خوددا بیرکردنەوەیەک لەم ڕێگایە لە وەحدانیەتی خوددا لایدا زوڵمە غەدرە. خوای تەبارەک وتەعالا لەسەر زمانی لوقمان دەفەرمێ إن الشرك لظلم عظيم شرك ظلمێکی گەورەیە ئەو ظلم عظيم. سیرکە ئێمە دادگەری هەتا چه ئاستێ ڕۆی لە بەرزی و لە نزمیش دەخەلت ئیمرأەتنا النار في هرة ژنێک لەسەر یەک پشیلە چوە جەهەنەم دادگەر نەبوو لەگەڵی. کەواتە بەم دوو نمونە بەڕێستان حاڵی بوون کە دادگەری مەدای نییە دەڕوا حتا خۆت دەبی لەگەڵ خۆت دادوەربی دادگەربی. بۆ من ئێستا ڕاستە ئەو دەستەی منە بەڵام سوڵتە مەسەریدانێک کە بێ بڕم کە زوڵمێکی لێ بکەم جریفانم ناتوانم بە کەیفی خۆم بە ئازادی دەسەڵاتی ڕەهام نییە لەسەری کەوە تەسەڕفی پێ بکەم. إن المبذرين كانوا إخوان الشياطين وكان الشيطان لربه كفورا. سيدەکەی هەموو وجود زۆر جار باسی ئازادی دەکرێت لە ڕاگەیاندری بینرا و بیستراو بەڵام من هیچ ئازادێک لە ئیسلام نابینم هەمووی بۆمان ناڕێژراوە هەمووی خەتی سوورە لە ناو ئەو بازنێکە بۆ دانراوە تۆ ئازادی دەرچوونت هەڵەیە لە هەموو بوارێک تەجاوزە لە بەرژەوەندی تاکان غێر لە بەرژەوەندی ئەمەیە دادگەری لێرە دروست دەبێت ناڕاتە بابی زوڵم چەسان سیرکەم کاتێک دەڵێن ئەو پیاوە زاڵمە ئەوە ئازادە مطلقەن ئازادێکی مطلقی هەیە لە بیرکردنەوە خۆی پێ عەزیمترە بەرزترە لە من ئەمە لەوێڕا نادادگەریەکە دروست دەبێت کە تۆ ئازاد نییە ناس و ساسێک کەسنان مەش تۆ ئازاد نی لەوەی ئەم خەتە بەزێنی کە تۆ پلەیەک پایەکت هەیە تا سنووری من هەیە لە سنووری من بێژوورێ کەواتە ئازادی نییە سا من لە خواردن بۆم نییە مشتێ بخۆم لە ڕۆیشتن بۆم نییە بە کەیفی خۆم بڕۆم وەخە سوود فی مەشیکە وەغضوض من سەوتک وانە ئینجا ئێمە کەلیمێ خەرمان دەکاتەوە لە بن ئەو وشانەی گوتم ئێمە عابدین عابد یعنی خۆشکراو یعنی ڕاخراو یعنی ملکەتم بۆ ئەوامیرەکان کەسێککە کە خۆی پێ ئازادە زوڵم لە خۆی دەکا ئەوانەی بە ئازادی ژیان وەکو ئەوروپا سەر کە نسبە ئینتیحارات لەوێ چەندن زوڵمی لە خۆی کرد ئەو ئازادی ڕەهایە لە ئەو ئەمانەتانی خوا بۆ بەندەی بەخشیوە کە نەیتوانی یان نەیزانی پێڕانەگەیشرا بوو تەعامل لەگەڵ ئەو خەڵاتانی خوددا بکە سەری خوارد ئاخری کاتە ڕەب العیزە شتێ سنووردار دەکا بۆیە تۆ بلاوێنتەوە بەم شتا حتا ئەم ڕۆژەی ئەمانەتەکە لێ دەوەردەگرێتەوە و پامی خۆت بەجێ دەگەینی و دەڕۆی اینجا هەموو سەرپێچێک لە نادادگەریەوە سەر هەڵدەدا و ئەساسی نادادگەری
کبرە خۆ بە زۆر زانە. ینی دەکرێت بڵێن مامەسا و کەسێکە نادادگەرە دەچێتە بازنەی ستەمکارەوە یان پلی تاغوت وەربگرێ. بەڵێ لە ئێستا قسەیەکم کرد کاتی من خۆم پێ بەرزتر بوو لە تۆ لەوێەوە زوڵمەکان دروست دەبێ وەلا بە درێژایی مێژوو سەیری ئەو تاغوتانەکەین کەڕە بەعیزەوە کونمونە بۆ هێنینەوە یا ئەوانەی خۆمان دایان خوێن و دایان بینین وەکو هیتلەر و مۆسۆلۆنی وەکوانی تر سەیری بەشەریان کردووە بە کەمتر لە خۆیان. ئینجا لەوێەوە دەمار و کاولکاریەکە دەستی پێ کردووە. یعنی فرعون حقیقەتی خۆی بزر کرد کە ئینسانێکەوە خولق الإنسان ضعیفە دەبێ نان بخوا بەژانی دانێک وێران دەبێت گوتی ئەنە ڕەبوکم الأعلى وەخواتر ناناسم بێزگە لە خۆم بۆ ئێوە. لەوێ ڕا گومڕا بوو بەرامبەر خۆی بە نزم بینی هەردەمێک بەرامبەرەکەت بە نزم بینی ئەوە پاساوێکە هەڵخەڵەتەندرێکە بۆ خۆت هەڵخەڵەتاندووە بۆی کە زوڵم بکەیت. هەموو جارێ دەڵێم هەتا دەستوەشاندن و تووڕەیش لە تەکەبورە لە نادادگەریە لە خۆ بە گەورەزانینە. دەنا ئینسانی عاقڵ وەکو سیرەی سەحابە و تابعی و خەلەف و سەلەف هەمویان سیر دەکەی هەرگیز دەستیان بەرز نەکردوێتەوە لە کەسێک و هەرگیز زمانیان نەجێڕاوە بە بریندارکردنی هەست و نەستی کەسێک. مامۆستا ئەوەی کە کەمێک باڵات دەستە ڕعیەتێکی کەمی لە ژێر دەستدایە لەگەڵ کەسێک کە زۆر لە پلەیەکەمەکانە لە دەستڕۆیە ئەو لە ئاستی خۆی زوڵمێک دەکا یان نادادگەرە لە ئەو فەرمان ڕەوایەکە لەسەر شانیتی فەرقی هەیە لەگەڵ ئەوەی ئەو کەسێکە لە پلێشی بەرزدا هەیە زوڵم دەکە لە ئاستی خۆی ئەوەش بگاتەوە حەدەی لەوانەیە بتوانێت ئەو زوڵمەکە بەڵام ئێستا کە ئەوەندەی کە لە ژێر دەستە لە ڕایەتەکە زوڵمەکە زۆر جوانە. ڕۆژێک لە خۆتبە باسی ئافرەتێکم کرد کە زوڵمی لێ دەکرا وتمەگەرە و کەسە ئێستا بکەیە سەرۆک هەمان زوڵم دەکا بەس کە ئێستا عادیلە لە دەڵێ لە دەرەوە دەست لەسەر سینگە دەستمان دەکشێ و بەزەر دەخەنە لەگەڵمانە درۆ دەکا. لە ماڵێ دەسەڵاتی بەسەر ژنەکەی داشکاوە کە ناجێدرێتەوە چ زوڵمێکی لێ دەکرد بە من ناوێرێ بۆیە نایکە. ئینجا ئەو کەسانە ئەگەر مەدانیان بۆ خۆشکەین فراوانکەین چەندی مەدانی فراوانێ زوڵمی فراوانمەدای دەسەڵاتەکەشی زیاتر بێت زوڵمەکە فراوانتر دەبێت تاسیریشی زیاتر دەبێت. تۆم سیر کە ئێستا ئافرەتێکمان باس کرد پشیلەیەکی ئەزیەت داوە پێ چۆ جەهەنەم. ئەم زوڵمە زۆر بچووکە ئەگەر چی خوا غەزەبی لێگر برجێ جەهەنەم بەڵام پشتی بە من و بە کۆمەلگان نەپەڕی. بەڵام ئەگەر ئەو ئافرەتە مەنسەبێکی بدەینێ و گەورەی بکەین ئیتاری حکومڕانەکەی فراوانکەین ئەو ساتە کاولکاری و کارەسات لەوێ ڕوودەدا کەواتە تۆ چەندی پلت بەرزتر بێ ئەگەر زاڵم بی زوڵمت بەرزتر دەبێ فراوانتر دەبێ کوشندەتر دەبێ. ینی تاوانبارە مامۆستایەک لە پۆل جیاوازی لە نێوان تەڵەبەکان دەکات بۆ نمونە دەڵێم حتمەنەوە کارەساتە ئەوە باوچێک لە ماڵێ لەگەڵ منداڵەکانی جیاوازی دەکا دایمەن زوڵم لە بیدایەتی قسەکانیشمان دەسم پێ کرد زوڵم هەر ئەوە نییە تۆ مافی کرێکارێک نادەی نمرەی تەواو نادەیە قوتابیەک حەقی هەشتایە 55 دایت یا 6 دەیە هەر ئەگەر هەر ئەوەندە بی زۆر سادەیە زۆر سادەیە ئەو قوتابیە هەر ناجیا بوو بە 55 ئەم کرێکارە نەمرد بەیانی ئیش دەکاتەوە تۆڕی ئەمڕۆ دەکاتەوە خۆی پێدەێت بەڵام ئایا من چم لە نەفسێتی ئەم کرێکارە کرد ئەخلاقیم تێکدا ڕەتفعلێکی دەبێستە زۆر لەوانەی کە لە مێژوودایان خوێنینەوە دڕندن سیر دەکەین هۆکارێک لە قۆناغێک لە قۆناغەکانی ژیانی تەسیری لێ کردووە کە ئەو ئینسانە مجریمەی لێ دروست کردووە بۆتە دڕندە بەرامبەر کۆمەڵگا. حەز ناکەم ناوی کەس بڵێ وەکو مێژوو
دەنا زۆر دەخوێنینەوە کە کەسانێک بوونەتە دڕندە ماچێکی ڕەش بەسەر مێژووی مرۆڤایەتی قوربانی زوڵمێک بووە، قوربانی غەدرێک بووە. زەلامێک خوێنمەوە لە مێژە لە هەشتایەکان هەفتا و هەندێک ژنی کوشت بوو لە بەریتانیا. یعنی کاتی لێپێچینەوە لێکۆڵینەوە کرا و گیرا کەشف بوو ژن دەکوژرا کەس نەدەزانێت چێ ئەم ژنان دەکوژی وەکو بڵێ بە تاریشی بەبێ ئەوەی ئەم ژنە بناسێ دەیکوشت. دەستی چوو باژنێک و بواری بۆ ڕەخسامە دەیکوشت. ئەو کابرایە ئینتیقامی ژنە زاڵمەکەی بوو لە هەموو ژنانی دەکردەوە. لەوانەیە ئەو قوتابیەی مامۆستا عادنێ لەگەڵی زەربێک لەسەر هەموو وشەی مامۆستا بدا بڵێ مامۆستا هەمووی خراپن، هەمووی زاڵمن، یا بەیانی ڕەتفعلێکی بەرامبەر مامۆستا بڵێ ئەوانە بوون نەیانێژ ببمە هیچ مەسەلە. اینجا خۆی ذاتی زوڵم ڕاستە قورسە تاڵە، بەڵام کاردانەوەکەی زۆر خراپتر. ئەو کەسێک کە نادادگەرە تەنها خودی خۆی تاوانباریان ئەو توانەی تەوان بەتەنها ناتوانێت ئەو ستەمە بکە ئەو نادادگەری بکە ئڵا پاڵپشتێک هەن دەستگیرۆیەکی هەن بۆی کە هاوپەیمان بۆی ئەو بتوانێت زاڵ بێ لەسەر ئەو ستەمە بکە. بەشدارن تێداینە ئەوتە پشتی خۆیان بەرەکەوێ. کاکە جەوهەرجان وەکو سەیری حازر و بۆ سەیری ڕابردوو دەکەین کەس نەیتوانێت بەتەنێ هێندە زاڵم بێ کە بناسری. شوانێک زوڵم لە مەڕەکان دەکەن ناناسری. کابرا لە ماڵی خۆی زوڵم لە ژنەکەی دەکەن ناناسری. ئەوانەی لە مێژوو بە زاڵم ناسراون ئیلا پشتیان هەبووە. یای خۆی تبارەک وتەعالا بەرامبەر بە فرعون لەگەڵ عەزاب قەت ڕەبتی نەکردووە، بەڵکوم دەستەوە دەستدارەکانی یا بڵێن وەزیرەکانی إن فرعون وهامان وجنودهما ويوم تقوم الساعة أدخلوا آل فرعون أشد آل فرعون قد نار فرعون خوي كسيكا أجر أو صار دوري نبا لواني جوتيارشي مصر با شواني قواني با بلام كساني كرديانا خدا كساني بواريان نور رخصان بۆی زوڵمەکان ئەستێت دەنا ذاتی فرعون بە تاک و تەنیا نەدەیتوانی بڕیارێ بسەپێنی، نەدەیتوانی زوڵمێک بسەپێنی، بەڵام دار و دەستەی بوونە ئەعوانی بۆیە خۆی تبارەک وتەعالا کە باسی عەزاب دەکا باسی جەهەنەم دەکا جەل وعەلا ئیلا دەڵێ ئالە فرعون. یعنی کەواتە تێیدا بەشدارن. حتمەن بەشدارن، بێدەنجیش بەشدارە، بێدەنجیش زاڵمە. يعني رب العزة دەفەرمێ واتقوا فتنة لا تصيبن الذين ظلموا منكم خاصة. خۆ پارێزن لەو فتنەی بەسەر زەوی دەینم بێ بارانیە قەحت و قڕیە گرانیە ئاشوبە نەخۆشیە وە باف لافاوە بەس زاڵمەکان ناگرم تا ڕوشک بێکەوە دەستێ تا ڕوشک دەگرم. یا لە سیرۆکی ئەصحاب السبت دەفەرمێ وأنجينا الذين ينهون عن السوء وأخذنا الذين ظلموا بعذاب. دەفەرمێ ئەوانەی دەیانگوت وا مەکەن ئەوانمان دەرباس کرد، ما باقی زاڵم و بێدەنگ هەمووی گرتی رب العزة جل وعلا. اینجا زۆر جاران بێدەنجیش زاڵمە، زۆر جاران دەبینین لە گۆشەشی ژیان زوڵمێکەیە خەڵکانەکەی دەوروبەری دەڵێن ئاگرە سوورە لەمە دوورە حەقمان چیە مادام ئێمەی نەگرت تۆ چشمانەیە ئەوانە بەشدارن لە زوڵمەکە. ئیتر پێغەمبەران هاتوون بۆی کڕ نەبن، بۆی قسە بکەن، بۆی زوڵمەکان نادەن. رب العزة دەفەرمێ كان الناس أمة واحدة، خەڵک یەک ئومەت بوو یەکسان وەکو دانەکانی شانەی سەرداهێنان تەبابوون تفابوون، نە پێغەمبەرمان نارد نە کتابمان نارد نە ئینزارمان کردن هیچ. لە ئاەتە دەفەرمێ فاختلفوا، بەڵام لێرە دەفەرمێ كان الناس أمة واحدة فبعث الله النبيين مبشرين ومنذرين. مبشرين لمن يريد أن يثبت العدالة أو هو عادل، بۆ کەسێک کە عەدالەتی نواندووە بەرامبەر خوا و جێتی هەمووی مژدەی بدێ ئەی ڕەسوول هەی پێغەمبەر.
إنزارج بدا ظالمة كان وأنزل معهم الكتاب بالحق كتاب الشمداء وبيغمبرانا بحق ليحكموا بين الناس فيما اختلفوا فيه بم كتاب حكم لبين خلشي كان عدالة بالسبينوا إسلام كشتني جايز كردوا إلا بينا وسباندني عدالة وما لكم لا تقاتلون في سبيل الله والمستضعفين من الرجال والنساء والولدان الذين يقولون ربنا أخرجنا من هذه القرية الظالم أهلها واجعل لنا من لدنك وليا واجعل لنا من لدنك نصيرا أو بو هالناستن بو باسكتان هالناكن غار نادن كسانك لبياوي بيتوانا بير باكوتا لجنان لمندالان زيريان دي لبندستي طغاتان ظالمان دربازيان كان فرمستيان مسترن خوبا كوجدن بويان يعني خلقاني هن باسي اسلام الشير دكن كامرو بدرو هندك تراجيديا وافلاميان دروس كردو بناي داعش واسامه بن لادن وشتي وكان هو اسلام هرجيس هاتوا بو جيرانوي خندا بو جيرانوي اسودي دلكان اسلام اوني خوين بريجك زلامي كاد عبد الله كري عمر رضا ورحمه الله عبد الله ولا باوشي فاروق بن ودي زلامه هات الله بيغمر عليه الصلاه والسلام قالوا يا رسول الله اي الاعمال احب الى الله اي الناس احب الى الله واي الاعمال احب الى الله اي بيغمري خدا سكه سجلكن خوي خوش ويستا برشاره شي زور جامعه همو كز دبي جوي هلي خبزاني تسي ولا مكي وتسكر داري لكن خوي زور شيرينه سيري بيغمرك عليه الصلاه والسلام فرمي أحب الناس إلى الله أنفعهم للناس أو يزور بك الله خلشي دي ما خوا زور خوشي دي خير الناس ينفعهم للناس لا حديث يشكى وأحب الأعمال إلى الله سرور تدخله على مسلم خوش يسترين كردان لكن رب العزة خوش يك بخير لي مسلمانك تون تكشف عنه كربة خمس بولادي أسوديك يان تقضي عنه دين قرض الشرباتي بدو قرفتار بودلي الدين هم الليل ومظلة النهار خميس شو سرسوري الروجة وانا بوي دفعك او بيامي محمد او حبيبي الله جل وعلا انزل فرمي او تطردوا عنه جوعا يعني برسيتش برا وينه زما خلاص شي بدي يا مسروش الروجة شي بدي يعني كريشن زياتي بدا مثلا امانه همي او بيام اسلام والله العظيم هم دين اسلام ديتنا وحديثه سرور تدخله على مسلم اذا بيغمر صلى الله عليه وسلم زور حديثه كتاو دكا يعني كوتاي ما همش تقديني كاك زور ده فرمي لان امشي مع اخ في حاجه احب الي ان اعتكف في هذا المسجد الشهر دربتسم بيزدقه بأيشي برايش مسلمان بوي راهب كم بوي زي ما زيب كم ليجمع عبادة الله من خوشتنا لمزقوتي خوي لمزقوتي مدينة كان يجي شي بيصن يشيا سيركا أواني بس قشتار ما كل إسلام دوزار شردكا أنا بيغمر صلى الله عليه وسلم فرمت لا تتمنوا لقاء العدو وصلوا الله العافية التمني روبا يجوز من مبن اما هاتون كذب بكوجين هاتون شيطانكي بكوجين نفس خواركي بكوجين كأمارة بالسوء حميد شات مشي بيغمبر عليه الصلاة والسلام كيستا مازال النابي بس بكين تسلي بردبوا سن حولي دا كفر نكوجري من دخل دار ابي سفيان فهو آمن يعني كبيغمبر صلى الله عليه وسلم مكي قرد نزيكي 2000 كافر لنا ومكيبو كافري حتى سرس خان كافر محارب لو انا كركي عتبو شيبو انا يا ابو جهل كري ابو جهل كهلات هلات مكيبه زيز روي لان الروايه اللي تسوي انت حرب كان خوبك يقول استاذ من عود جمنا استوري محمد من استاذ محمد عليه الصلاه والسلام پیغمبر صلی الله علیه و سلم قاصدی بو نرد کبیت و عفوی دکن گوتی قاصد کم باور ناکم پیغمبر زمدانی کی با مصطلح کردی خوان
بۆ نەرگوتی ئەم زەمەدانی بۆ بن بۆی باوەڕ بکە سەر کە پێغەمبەر نزاوت کا دەکا کافرێکی ملحیدی حتا ئێستا دژمنی ئیسلام بووە چەند جار ویستویەتی پێغەمبەر بکوژێ زەلامی ناردووە کە پێغەمبەر لە مەدینە اختیار بکە ئینجا هاتەوە گوتی بەو شەرتە دێمەوە نابە موسڵمان گوتی مەبە موسڵمان بە زۆرەوە نامانەوەدانی خۆت مەبە موسڵمان سەیر ئەم عەدالەتەکە ئینجا کە بە لەشکر چوون لۆ شەڕی حونەین وتی یا ڕەسوڵ ئەمنیش دێم بە کافری بەشداری شەڕی کرد پێغەمبەر صلی الله علیه و سلم بە عومەری فەرموو وتی عومەر ئەوا جوانتر نییە لە کوشتنەکان ئێستامە 2000 کاتینە ناو مەکە دەبا 2000 شەخص بکوژین 2000 خانەوادە هەتی وکەین ئەوە هەمویان بە گەرمان کەتن بوونە مسلمان دوایی بەبێەوە یەک حکمت و دانایی ئەمە عەدالەتەکەی بوو ئینجا مەقسەدمە ئیسلام کە دەڵێ بکوژە لە پێناو چەسپاندنی عەدالەتە عەدالەت دوو یەکەم دیڤا لە خۆم دەکەم بۆی زوڵمم لێ نەکرێ عەدالەتی دەسەسپێنم دووەم ئەوانەی زوڵمیان لێ دەکرێت دەبی بەهانەیانەوە بچم و کوشتار بکەم هەتا حەدی کوشتار بۆی عەدالەتیان بۆ بسەپێنم هیچ ئەویتکە نییە ولكم في القصاص حياة وشيان فمن شاء ضليل ولكم في في القصاص القصاص حياة حياة فمن شاء فليؤمن ومن شاء فليكفر لا إكراه في الدين قد تبين الرشد من الغي كذب زوري داوای لێ نەکراوە بێتە مسلمان وەتامیشی نییە یعنی کەسێ بە شەق بڵێ لا إله إلا الله خوام لا إله إلا الله ناوێ خوا دەوێت لە دڵێکی مستەقری ئارام هەیە من حەلیم دەنجێک دروست بێ ئیقراری بکە بە زمان لا إله إلا الله ما باقیەوە هیچ معنای نییە بەڵێ پاداشت وە سزا ئی ئەو کەسانی کەوا دادگەر نین هەم پاداشتەکەی چییە و هەم سزاکەی کەسانی کەوا دادگەر نابنجا لە ڕعیەتەکانی خۆیان چ بگرە لە کۆمەلگایەت لە ڕووی ئابووری سیاسیشەوە بەخۆی زوڵم زوڵوماتە وەک پێغەمبەر صلی الله علیه وسلم باسی دەکات ئەمن دڵنیامنەوەی وخوای تبارک وتعالى لەسەر زاڵم بێدەنگ نابێ کەسێ زوڵم بکە ئەوە هەموو پەیامی ئیسلامە کە داوامان لێ دەکات زۆر بە توندی عادل بین بەرامبەر تاکەکانی کۆمەلگا هەمووی حەدیث و ئایەتمان هەیە يعني پێغەمبەر عەلەیهی سەلام چی دەفەرمێ لا يدخل الجنة العاق لوالديه سەرکە ئەمە ئینزارێکی زۆر گەورەیە ئەوی ئەزیەتی دایک و باوکی بدا نایەتە بەهەشت لە قورئان خەتەرتر و ورتر ولا تقل لهما أف ولا تنهرهما پێیان نەڵێ ئۆف لە دەستان نەبینن مەلامێحێکی گرژ و مۆڕ و مۆچی لە تو نەبینن دایک و باوکت ئەمجارە دێ دەڵێتە پیاو یعنی لەم هەموو شەریعەتە فقه فراوانە پێغەمبەر دەیەوێت لە ناو ماڵی من عەدالەتە دروست بێ دەفەرمێ چی ئەو ما مەلەکەت ئەیمانوکم وەفات دەفەرمێ ئاخر قسەی پێغەمبەر دەڵێتە من و تۆ و جێتی ئاگاتان لە ژنەکانتامی ئەو جارەی دەڵێتە ژن والذي نفس محمد بيده لا تؤدي المرأة حق ربها حتى تؤدي حق زوجها سوێندم بەوەی ڕوحی محەممەدی بەدەست عليه الصلاة والسلام ژن ناتوانێ مافی خوددا بدا حتا مافی مێردی نەدا سەرکەمە هەموو عەدالەتە ئێمەی ترسان بە دایک و باوک دەترسێنێ بە ئێمە پیاو دەترسێنێ لە ژنەکەی کە زوڵم نەکە ژن دەترسێنێ کە زوڵم لە مێردەکە نەکە ئێستا سەی دەکەی غیابی ئێمە غیابی ئیسلام لە کۆمەلگای کوردەواری ناڵێم ئەوروپی یعنی لە ئەوروپا زوڵمێکی فەضیح هەیە بەڵام هەندێک لە تاریکبیرەکانی خۆمانی گەلی کورد هەروە گۆرانی بە سوێد و دۆری ئەوروپادا دەڵێن کەچی ئەگەر بەیانی پیر بووی کاکە جەوهەر یەک باوکی پیر لە هەموو ئەوروپا لای کوڕەکەی نابینی ئەوێ ڕۆژێ مەقالەیەکم خوێندەوە دەڵێ منظەمەی سەحی عالەمی دەڵێ دەستگای مارەکردن لە ئەوروپا نەماوە هەمووی کەپڵە لەبەرچی لەبەرەوەی متمانە نەماوە لەبەرەوەی لە یەکتر دەترسن زاڵمن بەرامبەر یەکتر خائینن بەرامبەر یەکتر وەکو تەیریان لێ هاتووە اینجا هەر بە خۆشی منەظەمەی سەحی عالەمی دەڵێ لە هەر سێ منداڵ دویان زۆڵە دویان بیژیە خۆ ئەگەر وابێ هەر هەمویان بێژین لەبەرەوەی دەڵێ مارەکردن نەماوە کە مارەکردن نەبێ مناڵی شەرعی چۆن دەبێ اینجا ئێمە دەڵێن بە خۆمان سەیر دەکەین کە نسبەی تەلاق زۆر بووە
ئەوە زوڵمی لە ئارادایە. ڕاست. یعنی من هەر کچ و کوڕێک کە لە یەکتر مارە دەکەم سێ وتارم هەیە. وتارێک دەدەقە بۆ کچەکە کە ژنایەتی معنای چییە کە تۆ دەبێژن ژنی کابرایەک، وتارێک شێوە دەدەقە بۆ کوڕەکە، وتارێکیش بۆ باشی کچەکە چکە ئەو دەوری زۆرە بۆی مەجلیسەکەش زۆر درێژ نەبێتەوە باوکی زاوە عەفو دەکەین. لێرەدا ئەوانەی دێنە لامان لە ماڵێ هەمووی زوڵمە. زۆر سەیرە ژن زوڵم لە پیاو دەکا. یعنی ئێستا 500 شکایەت هەبوو ئەو ساڵی 2020 کە پیاوەکان لە ژنەکانیان هەیە و هەروەها چەند پیاو کوژراوە بەدەست ژنەکەی. یعنی شتی زۆر سیرکە و زوڵمەی ئافرەتێک لەگەڵ دۆستەکەی مێردەکەی دەکوژێ سەر دەبڕێ. ئینجا دەڵێ دوای ستان کرد، دەڵێ دوایی هەر لەو ژوورێ بۆ خۆمان نووسین. مەیتەکە لە ژوورەیە بە یەکەوە نووسین ئۆخەی گەیشتینە ئاوات. ئەمانە لە غیابی ئیسلامە. مسلمانان لە مێرولە لا دەدەن، مسلمانان لە مێشولە لا دەدەن. بۆ خۆت کاکە جار چەند جار مێشولەیەک لە ئاو دەرهێناوە نەخنچێ دا پیرۆستکەیەک نێروستانێک و تاریخ ئێمە شاهیدە و غەیرە دینی ئێمەش لە ناو ئیسلام حەساینەوە و عولەمانی با بڵێن کوفر شادی حەق دەدەن بۆ ئیسلام بۆ دینی ئیسلام. بەڵێ مامۆستا نادادگەری کارە ساتێکە لە خۆیدا تاک چۆن بتوانێت لە بڵێسە و گڕی ئەو نادادگەریە خۆی قوتارکە ئەو بڵێسە نەیگرێتەوە. بەخۆی پرسیارەکەت مەبەست ئەوەیە ئەگەر هات و کەوتمە زەوێکی زوڵم وانە پانتایە کە زوڵمی نەبوو چۆن من نەگرێتەوە. دەتوانی جزئیەن لەیلا دەی بەڵام وەکو شتێکی گشتی هەر دەتگرێ تۆ ناگرێ خانەوادەکەت دەگرێ. ئێستا من چۆن هەڵێم لە شاشەیەکی فاسد یانی سەیر دەکەی 15 کەناڵمان هەیە زوڵم لە کولتوری کوردەواری دەکات، زوڵم لە زاراوەی زمانت دەکات. یعنی وەکو بڵێ دوژمنێ هات بێتە کوردستان بیەوێ دینی ئەم میلەتە کە معتەقەداتی و بەشێکە لە کولتوری شەڕ بە دینەکە دەفرۆشێ سمیناری گرتووە بۆ تۆ قسە دەکات کە تۆ 6 ملیۆنی ئەو 6 کەسن قسە بە دینت دەڵێ بەڕێزایی و بە کۆنەپەرست و زاهید. ئەمە زوڵمە کاکە بۆ خۆت من باسی تۆم نەکردووە ئیشم بە تۆ نییە. هەر دینێکی دینت هەیە یان نییە، خوات هەیە یان نییە، چێشەمان نییە. زۆر عیبە لە هیندستان ڕێز لە دینی گاپەرستێک دەنێن، لە وڵاتانی بوذیەکان ڕێز لەو بتە دەنێن کە بەردا. تۆ ڕێزت نییە بەڵام بەر معتەقەداتی من کە کللتورمە کە دین و دینێکی حەقیشە بە ملیۆنان پەنجەی حەقی لە گەورە پیاوان و سیاسەتمەدار و فەیلسوف و ڕۆناکبیران مێژوو نووسان گەڕۆکەکان هەموو شادی دەن دەڵێن تاکە کتابی ئاینی لەسەر زەوی ما بێ قورئانە. تۆ بە چێ حەقێک جورئەت دەکەی حیا دەکەی لە ماڵی من قسە بە من بڵێ بە ناوی ئازادی کە تۆ هیچ تێنەگەیشتووی، تۆ غەیری ئیسلامت نەخوێندوتەوە، تۆ سرت بە دڵی مسلمانێک داگرتووە چ بەهارێکە یان ڕەشت و ئەخلاقم داماڵێنی. ئێنجا لەو لاوە ئافرەتی ڕوود دەکەنەوە بە ناوی هونەر کاکە ئێمە هونەرمەندمان دیت، عەلی مەردانمان دیت، محەممەدی ماملێمان دیت، تایر تۆفیقمان دیت. نەبووە تۆ ئافرەتێ بەیەک ئەتەک لەسەر سیسەم گۆرانیم بۆ بڵێ وەڵاوە هونەرە بە ئەلفازی ناشیرن. یعنی کچی کورد بڵێ شێت و هارم بۆت، کچی کورد بڵێ کوردستانم لە دەستبازیش تۆم هەر لە بیرە. ئەوانە زوڵمن لە کچەکەم دەکات لە کوڕەکەم بێجورئەت دەکات. بمەوێ خۆم لێ پارێزم لە کۆڵان دەمگرتەوە لە ماڵی من شاشەیەشی جوانم دروست کردووە نایڵم ئەم شاشە پیسانە ئەم 15 کەناڵی لەم گرانیە تەمویل دەکرێن بە پارەی چاک بە مەعاشی چاک لەسەر
قوتی ئەو خەڵکەی دەدرێتە و فەرمان بەروشتانە کەناڵێکی ئەخباری فاسد سارەیەک لە فڵان دۆڵوەرگەڕا 6 کەس تێدا مردن باوشێک لە فڵان باس چیشی بە منە یعنی مزیەک دەیگوت لە سوودان یا لە ئەفریقیا گەنجێک دەست درێژی کردە سەر بزنێک یعنی ئەو کەی ئەخبارەوە ئەو بۆ سەر و دڵم تێک دەدەی یعنی ئەو میلەتامی قۆلۆنی گرتو من ئاگام لێ دێ مامۆستا دوعام بۆ بکەوام لێ دوام لێ دێ کاکە ئەوان نیشانەکانتە بەڵێ برام قۆلۆنتە نەخۆشی دڵتە نەخۆشی هەناوتە کەناڵێک دەکەینەوە کەناڵی سەحەری کوردی دەکەمەوە زۆر جاران سەر دەکەم کوردستانی هەفتایەکانە هێشتا بابە و خاڵە و مامەی تێدا ڕێز و احترام پەیوەندەچی چڕ و پڕی کوردەواری لەگەر ڕێزم مەڵێم ڕوبەڕووی کەناڵی پەیام دەکەینەوە بە تایبەتی ئەو ماوە تۆزێ بەشی خێزان دەدا و هەروەها هەندێک کەناڵی تکە هەن وەکو کولتوریەکان ئینسان تایمەچیانێ دەکا بەڵام بەگشتی بڵێم کەناڵەکانمان زۆربەی ئیخبارین ئیخباری بێکەڵکیش دوێنێ سەرۆکی هیندستان بەیانی بانکێش کراوە لە مەسەلەن ئۆکرانیا ئەوە چی بە منە یعنی تۆ لە زیاتی ئەم ئیخبارە نیو ساعتێ بیکە دەدەقا هەندێشتی گرنگی پەیوەست بە ژیانی منی هەبی کەش و هەوان بۆ بڵێ گۆڕانکاریەکانی ناو کوردستان بۆ بڵێ کاکە ئەوانەشم بۆ بڵێ کە پەیوەندی بە کوردستانەیە ئەویت کە درامایەکی کوردانەی ڕێک و پێکم پێشکەشکە دەرسێکی ئەلمی پێشکەشکە دەرسێکی فەلەکی یعنی هەمووی یەخەی ئەو ئیخباریات تێگرتیە سازەکەم پرسیاری ئەو بکەم بۆ منە ئەو خاڵ و هۆکارانە چین کەوا دەکەن باڵا دەستەکان دەزڕۆیەکانیان فەرمان ڕەواکان نادادگەر بن بڵێ زۆرن کاکە جەوهەر یەکەم شت نەفسیەتی لە مناڵیەوە چۆن هات چۆن دروست بوو واری سایکۆلۆژی زۆر دەوری هەیە دووەم شت خۆبارگاوی بەزانست لە مێژوو لە حازر یعنی ئەوانە ئەم زۆر جار لە تەلەڤیزیۆن دەبێن و کابرای قسە دەکات دڵ نییە ئەو کابرا یەک قەترە ئاگای لە مێژوو نییە دەبێ ئەوانەی کاربەدەستن کاربەدەستیان پێدەبەسترێ ڕۆشنبیر بن مەکتەبەیان هەبوو بێ بچوبنە ناو مەکتەبات سێهەم شت کە زۆر گرنگە چوار دەورەکەی دەزانی نزار قەبانی شعرێکی هەیە دەڵێ منذ أن جئت إلى سلطة الطفلة لم يقل لي إحدى وزرائي لفظة كلا ولم تقل إحدى النساء في سرير حبي كلا لذلك وجدت الشعب في الشرفة رملة ضل هروشي من ضالي هاتبو مسروق روجك وزيرك نيجو نا ماك غلطي هرقوتي داس خوش نقصتي نعافري روجك كسي شيكا بازو الشرحينا كين جوانيا كس بيني قلتم نا بويا ملتم بخولي بالرصيف تيجيشتم وام زي خولي بالرصيفة سوار دور زور قرنقا نسحتي قورا كان بكن ئیتر گەورەکان لە مدیری مەکتەب ڕا هەموو کەس پێویستی بە نسحەتە منیش تۆش بەڵام غەڵەتی ئێمە وەکو هاوڵاتی نەک وەکو مامۆستایانی غەڵەتی هاوڵاتی یەک غەڵەتە بەڵام غەڵەتی بەرپرس و مەسوولەکان زۆر کار دەداتەوە ئێستا خۆ ئەو وەزای ئێمە تێداین غەڵەتە ئەمن دڵنیام حکوومەتی هەرێم مجریم نییە وەکو ئیزرام ئەوها برسید دەکەما لێ دەکەم بەڵام ئەوەندای غەڵەت کرد و کەس نەیگوتنا ڕاوێژکارێ نەیگوتنا ئەمڕۆ کەوتنە ئەو حەقی ئەو مازەقە ئەمن لە مێژە 10 ساڵ لەمەوە پێش لە کۆڕێکی گەورە گوتم ئەم خەڵک تاعینکردنا وەها بە ڕەهایی و بەبێ لێپیسن و غەڵەتە ڕۆژێ لاختان پێوە دەبی هەر ئەمڕۆکە زوڵمێکتان کردووە شوانتان نێشت گاوان نەهێشت باخەوانتان نێشت جوتیارتان نێشت مەردارتان نێشت زراعەتتان نێشت خەڵک هەمووی هات و احتیمادی سەدام دەیش گوندەکان تێک بدا بەڵام ئەم مەعاشە تەواو تێشیدا چۆڵی کرد هەمووی هات و بە سای مەعاش پاڵی داوە بووینە میلەتێکی ئەمڕۆ ناتوانانی مەعاشەکە بدەی نەفت هەرزان بووە بەغدا شەڕمان پێدەفرۆشێ ئەوە نەتوانی بدەیت چی دەکەی ئەو کابرای ئەتوو بە ملیۆنێک دینار تەقاعدت کردووە بەلاش
ئەمڕۆ ناتوانانی کتوپڕ لی ببڕی ئەخر ئەوەش هەست بە زوڵم دەکات ئەوەش نەفسەتێکی زاڵمانی لێ دروست دەبێ ئەوە دەڵێ مافیان خواردم ناڵێت چەند ساڵێکە من بە زوڵم ملیۆنێک وەردەگرم ئێستا هاتمەوە سەر حەق و سکەی حەق دەڵێ زڵمیان لێکرد اینجا ئەو سێ هۆکارەی وتم هەبوونی نەفسەتێکی دروست هەبوونی ڕۆشنبیریەکی فراوان و بەربڵاو تەمان کە گوتمان ڕۆشنبیری بوارەکان زۆر دەگرێتەوە بواری ئابووری بواری کۆمەڵایەتی بواری مێژوو ئەدەبیات هەر زۆر گرنگە هەموو مەسئولێک عیلاقەی مەتینی هەبێ لەگەڵ ئەدەبیات لەگەڵ شعر لەگەڵ ڕۆمان لەگەڵ داستان لەگەڵ ژیان نامەکان نابێ مەسئول بۆ مەسئول بێ خۆ بە خێوکە و دەوروبەر و خزم و کەسی خۆی بە خێوکە پەیامێکی گەورەیە ئەمانەتێکی گەورەیە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ ثلاثة لا يكلمهم الله يوم القيامة ولا يزكيهم لا حديث ولا ينظر إليهم سێکەس هەن خۆی تەبارەک وتعالا لە ڕۆژی قیامەت نەتەمەشایان دەکا نەقسەیان لەگەڵ دەکا ئاخە قسە لەگەڵ نەکردن ڕاز ڕاپێسکەن بۆ جەهەنەم زۆر زەحمەتە خەڵکانی هەیە خوا دەڵێ بۆ وات کرد بۆ وات نەکرد بەس ئەم سێ کەسە پێیان ناگوترێ بۆ وات کرد بۆ وات نەکرد یەکیان مەلیک کەذاب یان ئیمام جائر یعنی تۆ بەرپرسێکت دراوەتێ با بەرپرسەکە بچوشیش بێ ئێستا تۆ بەرپرسی لە بەرنامەکەت هەر زوڵمێ بکەی بەیانی خۆی تۆڕتان لێ دەپرسێتەوە كلكم راع وكلكم مسؤول عن رعيته من بەرپرسم لە مزگەوتەکەم مەفروزە تەمەشان دەکەم وەڵڵاهی خۆ گیان لێ دەبتەوە لەو بەرنامە بۆ عاجزی ئەی زەلامە بۆ لێرە عاجز بوو زۆر عاجز بوو هیوەی نەبووگوتم بۆ عاجزی گوتی مامۆستا زۆر وێرانم خێرا هەندێ پارەم کۆ کردەوە چیمە لە دەرگانمدایە جەژنیش بوو یعنی بەیان نەدوو بەیان جەژن بوو ئەنجامە عەدالەتە من بڵێم فڵان بۆ دیارنیە نەخۆشە با بچینە لای ئەوە ئیشی منە ئەوە لە ئیتاری مەلایەتەکەی من ئیشەکان زۆرن ئینجا ئینسان سێم شت گوتمان چواردەور یعنی زۆر مەمنونی ئەو کەسانم پێم دەڵێن مامۆستا ئەو هەڵەیەتەیە ئەگەر هەمومان زوو 30 ساڵە 30 ساڵ بمان گوت بە کاکە ئێمە چێشەی کارەبامان هەیە کاکە ئەو سپریتە چییە دژی جیرفانە دژی کارەبایە دژی ژینگەیە دژی تەندروستیە تەندروستی تاک دژی ئابووری وڵاتە کاکە مەێنن مبەردە بێنن دۆستی ژینگەیە دۆستی ژیرفانە دۆستی لەشە کەس وای نەگوت 30 ساڵە کارەبان نییە و خەڵک مزاهرە دەکا خۆپشاندان دەکا حکومت بنای بەد بووە بە یەکشتی بەسیت کام پارە جوانە نەڕوە 30 ساڵە بە ملیار بڵێ بە تریلیۆن پارەمان دەستە ئیران بەرامبەر بە قوڕ نامە لێناوە کاشی هیچ ئیزاب ناکە ئەو پارە ئەو تریلیۆن دینارە بە دۆلارە نەک دینار بە معاملێکدا بە مەسانیەک درابە خۆمان ئێستا بەردەمان دروست کردمان نەک ساڵانە بە ملیۆن دۆلار بڕوا بە وڵاتان بەرامبەر ئاسنێک کە دەتوانین دروستی بکەین و لە هەولێر دروست کراوە مبەڕیدا وەکو هەیکەل هەتا ئێستا 30 ساڵە ماتۆڕەکەشمان دروست دەکرد ساڵی ساعتە کارەوە من هەبێ ئێستا 5 ساعت زیادە بوو لە سەرمانە ماوەی بەرنامەکان بەرە کۆتا دەڕۆمە مەسا لە ماوەی خولەچێک یاندوو دەمێ پرسیاری وەکەم کاریگەریەکانی نادادگەری لە وڵات و کۆمەلگا وەڵامەکی کورت بەڵێ وەڵای برای بەڕز کاریگەری نادادوەری وێرانی دەکات تۆ هەر سەر هەر بدەی لۆ هەر حەزارەتی ئیسلامی نا پۆلۆنیا حەزارەتی فەرەنسا سیر دەکەی ئەو دەما گەشەی کردووە خوێنەری چاک پیا بووە پرۆفسۆر پسپۆلی دروست بووە کە عەدالەت چەسپاوە دەنا ئەوانە هەمووی بگەڕێەوە سەردەمی لیۆسەکان سیر دەکەی کارە سات لە سەردەمی لیۆسی 14 بوو 15 بوو هەندێک مەلیکی جاهیلیان هەبوو لە بن دیواری کەنیسا و میلەتانی ڕوتان بووە بەس خۆیان دەژیان و خەڵکیش هیچ دەگەڕینەوە سەردەمی سەحوەی ئیسلامی عەسر الذەهەبی کاتی عومەری کوڕی عەبدولعەزیز و بە دوای ئەو داهات سیر دەکەی بورکانی ئەدەبیات تەقیەوە هەتا ئێستا جێمان لێ دەبی لەو هەفتە جێم لێ بووە لەو مانگە جێم لێ دەبتەوە کە ئەوروپا دەڵێ ئێمە وەکو طب وەکو بیرکاری قەرداری ئیسلامین خوارزمی جاحیز ابن هەیثەم ئەبوبەکری رازی
سیدەکەی ئەوانەی یەکەم پەیژەی بۆ ناو علوم ئەوانە دایاننا بەکتریا وەک ڕازی دیتەوە مەسەلەن ئەو تیزابە ئێستا سیدەکەی یەکەم عملیات ئیسلام کردی متى استعبدتم الناس وقد ولدتهم واتهم احرار مسلم الامام عمر كأواد فرمي مثلا بەڵێ لو روكي وتصاني زوره بەڕێزان بگەڕێنەوە بۆ ساڵانێک کە من مدەڕیز بووم دەمگوتە قوتابیەکانم بۆ ناخوێنی دەیگوت وەچی توم لێبێ سیر دەکرد ئەوەی سیلاحی بەدەستە و چاو سوور دەکاتەوە و زەلام کوژە و پارەدارە ئەوەی ئالی علم و ئەدەب و شانۆگەری و هونەرە بەگشتی نان نییە بخوا ئەمە زوڵم بوو ئەم زوڵمە منی لەوانەیە منی نەکوش بێ زۆر لە برادەرەکانم وازیان لەم دەرسیهێنا دوکانیاندانا قسەتم بڕێ عەفوم کە وە زۆر لە تەڵەبەکانم قەنەعەتیان بە خوێندن نەما سەرکە زوڵم چۆن پەڕیەوە کەواتە ئەگەر زوڵم هات ژیان نەما وەک پێغەمبەر پێناسەی کرد لە دووشە الظلم ظلمات يوم القيامة بەڵام لە دنیا شەر ظلمات ئێستا لە مامۆستا یوسف بپرسن بەرپرسێکی دادگەرت دەوێت کە غەیرە موسڵمان بێ یان نادادگەری موسڵمانێکی ملتەزیم بەدین بێ وڵا براوە یەکەمم دەوێت لەبەرەوەی موسڵمانێک ئەگەر زۆر موسڵمان بێ شەو نوێژ و دووشەم پێشەم بە ڕۆژی بێ هەموو ساڵی حەج و عومرە بکە بۆ خۆیتی زاڵمە زوڵمەکەی بە من دەپەڕێ غەدر لە من و خانەوادەی من دەکات لە وڵاتی من دەکات بەڵام کابرای ملحد با لۆ خۆی 100 کڕنۆش بۆ بووزا ببە ئەگەر عادل بوو من عەدالەتەکەم دێ دینەکەی خۆی سنەتی خۆش ئەوەیە کە سەری دەخا بەوەی کە دادگەرە بەڵێ بەڵێ خۆی پارتانە دەفەرمێ لە ئاەتێک باش بوو بە ئەمە کۆتایی بەرنامەکەت ئەگەر زۆرم قسەماوە بەڵام دەڵێ خلاص بوو دەڵێ وما كان الله ليهلك قرى بظلم وأهلها مصلحون علماء مفسرين هم متفقين للشرح أم آياتا دەڵێ من لەسەر کوفر کەس ناگرم بەڵام عادل بن ئەگەر عەدالەت بوو خوا مەوزوعی دین و بێدین بۆ قیامەتە بۆ دنیا نییە بەڵام مەوزوعی عەدالەت دنیاە وەخوای تبارەک وتعالە نەعادل دەگرێ ڕیسوای دەکا سەرابنی دەکا وەکو تاریخ شاهیدە زۆر بەڕێز مامۆستا یوسف سیان پێشنج بتار خوێنی مزگەوتی حاجی ساڵە ئەزیەتمان دای خی گەورە پاداشی بەخێرداتەوە زۆر سپاسی ئامادەبوون دەکەین مەفەکتان کایەوەش داوا لە تەبارەک تەعالا دەکەین زمانێک کە جەنابتان ماندووبوون تا خەسار نەکابی خاتە دەفتەری ئامارتان کردارتان بۆ خۆتان و بۆ دایک و باوک و خانەوادەتان هەروەها بۆ ئەو برایانەی پشکامێرا خی تبارەک تەعالا سەر بەرزی دنیا و قیامەتیان بکە و بۆ تەلەڤیزیۆنەکەشتان ڕەب العیزە سەرکەوتوتر و پڕ حەچیم و پڕ داناتریکە بۆ ئەوەی سەوزیەک سێبەرێک بەسەر ئەو کوردستان دیدە و هیچ نەدیدا بجێڕێتەوە دەستان خۆشخوا مەفەق زۆر سپاس مامۆستا بەڕێز بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویستە ئێرە لەگەڵتان بۆ پێشکەشکردنی ئەڵقەم جارێ بەرنامەی بە فەرخوای گەورە لە فەڕ و بەرەکەتی خۆی بێبەشمان مەکە تاکو دیدار بەخوای گەورەتان سپێرم سەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه